سڵاوتان لێ بێم کاتتان باش. هەندێک ڕێنماییتان پێ دەڵێن سەبارەت بە ڕەنگی میز و ئەو هۆکارانی کە ئەبێتە هۆی گۆڕانکاری لە ڕەنگی میزدا. یەکێک لەو پرسیارە هەرە باوانەی کە نەخۆش سەردانمانەکات ئەویش بریتە لە گۆڕانکاری لە ڕەنگی میزدا. ئایا ڕەنگی میز چ ڕەنگێک بێت ئاساییە و چ ڕەنگێک جێگەی مەترسیە؟ ئێمە دائیمەن بە نەخۆشەکانمان نەڵێن ڕەنگی میز یا ئەوەتە زەردێکی زۆر کاڵە یا ئەوەتە ڕوونە، ئەمە ڕەنگە ئاساییەکەیەتی. بەڵام هەندێک جار بە هۆکاری جیاواز ڕەنگی میز گۆڕانکاری بەسەرا دێت. بۆ نمونە کاتێکە ئەو کەسە ئاو کەمە خواتەوە ڕەنگی میزەکەی ئەبێ بە زەردێکی تۆخ. هەندێک جار خواردن هۆکارە بۆ گۆڕانکاری لە ڕەنگی میزدا. هەندێک خۆراک هەیە ڕەنگی میز بەرەو پەمەیی و بەرەو سوور ئەبات، بە تایبەتی ئەو خواردنانەی کە ڕەنگێکی سووری تۆخیان هەیە وەکو چەوەنەر. هەندێک جار دەرمان و بەکارهێنانی هەندێک جۆر دەرمان گۆڕانکاری لە ڕەنگی میزە ئاکات، بەرەو پرتەقاڵی، بەرەو قاوەیی، بەرەو سووری تۆخ، ئەویش بەپێی ئەو جۆری دەرمانەی کە ئەخورێت. بەڵام ئایا هەموو جارێک گۆڕانکاری لە ڕەنگی میزە جێی مەترسیە؟ ئەگەر نەخۆشەکە سەردانی پزیشکی کرد و لە ئەنجامەکانی تاقیگەیە بۆی دەرکەوت کە هیچ کێشەیەکی نییە، یا ئەوەتە بەهۆی دەرمانەوە یا بۆی خواردنەوەیە، ئەوە جێگەی مەترسی نییە. بەڵام هەندێک جار گۆڕانکاری لە ڕەنگی میزە ئاگادارکەرەوە و نیشانەی هەندێک نەخۆشیە کە لە ناو لەشی ئەو مرۆڤەیە هەیە، لەوانەیە نەخۆشیەکە پەیوەندی بە ئەندامەکانی گورچیلە و بۆریەکانی میز و میزەڵانەوە هەبێت و هەندێک جاریش نەخۆشی هەناویە و لە ڕێگەی ڕەنگی میزەوە دەردەکەوێت. بۆ نمونە کەسێک کە زەردوویی هەبێت، کێشەی جگەری هەبێت، ڕەنگی میزەکەی بەرەو زەردێکی تۆخ و بەرەو ڕەنگی قاوەیی دەڕوات. بوونی ڕەنگی سوور لە میزدا زۆربەی کات نیشانەی هەبوونی خوێنە. لەبەر ئەوە هەر کاتێک نەخۆش هەستی کرد میزەکەی سوور بووە، ئەبێت سەردانی پزیشکی تایبەت بکات و پشکنینی تایبەتی بۆ بکرێت. هەبوونی خوێن لە میزدا لەوانەیە بەهۆی نەخۆشیەکی زۆر سادەوە بێت کە ئەوش پێڵەن هەوکردنی میزەڵان کە چارەسەرێکی ئاسانی هەیە، و لەوانەشە بەهۆی نەخۆشیێکی گەورە و قورسەوە بێت کە ئەویش شێرپەنجەیە. ئەم شێرپەنجەیە لەوانەیە لە میزەڵاندا بێ، لەوانەیە لە گورچیلەیە بێ، لەوانەیە لە پرۆستاتا بێ. بۆیە دائیمەن ئێمە ڕێنمایی هاوڵاتیانەکەین لە هەر گۆڕانکاریەک لە ڕەنگی میزدا سەردانی پزیشکی تایبەت بکەن و بەردەوام بن لە ئەو ڕێنماییانەی کە بۆ پاراستنی گورچیلەکان و ئەندامەکانی پاڵاوتنی خوێن بە زیادکردنی خواردنەوەی ئاو و خواردنی تەندروست و وەرزشکردن بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەکتان. سمارت وەرچەرخانە.